لە شاری کەرکووک ناوەندەکانی تۆمارکردنی ناوی دەنگدەران بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق درێژەی هەیە و هاوڵاتیانی شارەکەش بە پەرۆشەوە ڕوودەکە ناو ناوەندانە بۆ خۆتۆمارکردن و هاوکات وەرگرتنەوەی کارتی نیشتیمانی دەنگدان. ئەمڕۆ هاتوین وەک هاوڵاتیەک کارتی نیشتیمانی دەنگدان تازە بکەینەوە لەبەرەوەی بە شتێکی زەرورە زانین هەموو کوردێک لەسەر شانێتی بێت ئەم کارتە تازە بکات چونکە لە ڕێ ئەو کارتەوە نەبێت ناتوانانی دەنگی بدەیت و مافی خۆمان بە دیبێنین وەک کوردیش ئەمڕۆ ئەبێ هەمووی هاوسەنگ بێت و لێراکە بێ کارتەکەی تازەوەکە و ئێمەش وەزنی خۆمانەوێ بەرامبەر نێرانمان حەقی خەڵکە نەڕۆشەوە بۆ ئینتیخابات هەر با کارتەکە وەرگێ هەلای خۆش بمێنێ ئەوە ڕای خۆی ئەمێنێ ئەڕواتەوە ناڕواتەوە کێف خۆیەتی ئەوەزان بەسەزانی چۆن ئیسە من ناڵێ مۆزەف ئیش ناکە با ئیشەکە هیلاکە بێ بەس نابێ دایرێکی مۆزەفێکی بەسیتی تایە خەڵک ئەمە ڕاوساوە لە قاپی لەم لالا و لە عەزیەتە خۆ ئەبێت تەساهولات بێ قەیچیەکە مۆزەفی زیاترەکەم قەیچیەکە قیمەتی نییە بە ئەم خەڵکە عەزیەت نەخوا ئەوەنە هینەکەم تر ئەم خەڵکەش عەزیەت نەخوا وەک هاوڵاتیەک بە ئەرکێکی نەتەوایەتیە زانم کە هەموو هاوڵاتیەک بێت دووبارە کارتی دەنگدانەکەی وەرگێتەوە بەشدار بێت لە دەنگدانە لەبەر ئەوەی ئەمڕۆوە هەستەکەم شاری کەرکووک پێویستی بە ئێمەیە من ئێستا خۆم بڵێن لە چەمچەماڵەوە هاتووم بۆ وەرگرتنەوە و تازەکردنەوەی ئەو کارتە بۆی دەنگ بدەم من ئەمە بە ئەرکێکی بڵێن نەتەوەیی هەم ئەرکێکی پیرۆزێزانم پێویستە هەموو هاوڵاتیان ڕۆ و ئەم ناوەندانە بێن بۆ ئەوەی بتوانن دەنگ بدەن دیارە دەنگدانش خۆی لە خۆیان مافێکی ڕەوای هەموو هاوڵاتیەکە و هەموو تاکێکە دیار هەڵبژاردننی ئەم جارش بۆ کەرکووک هەڵبژاردنێکی چارە نووسازە بۆیە پێویستە هەموو هێزولایەنە سیاسەکانی کەرکووک بە تایبەتی هەوڵی ئەوە بدەن یەکلیستی بپارێزن. بەڕێوەبەری گشتی ئۆفیسی کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانیش لە کەرکووک ڕای دەگەێنێت لە سەراستی پارێزگای کەرکووک 33 ناوەندی تۆمارکردن لە کاردان بۆ تۆمارکردنی ناوی دەنگدەران و پێدانی کارتی ئەلکترۆنی دەنگدان بە وڵاتیانی کەرکووک. تۆمارکردنی بایۆمەتری 1950 تۆمار کراوە لە کەرکووک شاری کەرکووک لە 43 مرکزمان هەیە تەسجیل لە هەموو کەرکووک 25 مرکزی ناو داخل کەرکووکە هەژدەشی لە قەزا و ناحیەکانە ئێمە بە حکمیەوەی پتاقەمان وەرگرووە 522 پتاقەمان وەرگرووە بۆ تەوزیعەکەی لە شاری کەرکووک ئیستاکە بۆ دەنگدەرەکان لە تا ئیستاکە لە 115 تەوزیع کراوە پتاقانە لە 150 تەوزیع کراوە بەس ئیستا حالیان ئیقبالی نەختێ 2 ڕۆژە زیاد کراوە ئێمە داواکەین هەموو بنکەیە کراوەیە ئەوەی ئازانێ کارتەکەی گەڕاوەتەوە تۆماری بایۆمەتریک کرۆ کاتی خۆی ئێستا کارتەکەی گەڕاوەتەوە بڕوا دیگرێتەوە حەقی مەشروعی خۆیەتی لەبەرەوەی ئەمە مافی دەنگدانی ئەستێگە ئەو کارتەن وەرنەگرێ لە کەرکووکە. بەپی دوای ناماری کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانیش 990,603 کەس لە کەرکووک مافی دەنگدانیان هەیە و لە 158 هاوڵاتیانی کەرکووک ناوی خۆیان لە سیستمی بایۆمەتریدا تۆمار کردووە و لە 116 دەنگدەرانیش کارتی دەنگدانیان لە کەرکووک وەرگرتووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.